ستاڵەکانی قژی سپی بووە. تەمەنی بەرەو 70 ساڵی هەنگاو دەنێت. بەڵام خواستێکی زۆر لەسەر پاقلە سوورەکراوەکەی توانای بەدەست و پەنجە و جەستەی بەخشیوە و ساڵەکانی تەمەنی لا کردووە بە ژمارە. ڕۆژانە بە دیار عارەبانە پڕ لە پاقلەکەیەوە لە ناو بازاڕی سلێمانی دەوەستێت و دوای ئامادەبوونی بەرهەمی ئەو ڕۆژەی بەڕووخۆشی پێشوازی لە کڕیارانی دەکات. لە بەیانی ئەکەلینن حیا نیوەڕ و تەواوی بێ نیوەڕۆژی ساعت 2 تێم ئیش حیا ساعت پێی و ئەوانە. بۆ هەر ڕۆژێک زیاتر لە 25 کیلۆ پاقلە دەکوڵێنێت و لە شوێنی کارەکەی بەشێکی زۆریشی سوور دەکاتەوە. بە ترش و خوێ و لیمەندۆزی و ڕووبەهەنار و پونە و بەهاراتی تایبەت ڕەنگ و تام بە پاقلە سوورەکراوەکان دەدات و چێژێکی بەلەزەتی پێدەبەخشێت. وەک خۆی باسیشی دەکات، خۆی و کوڕەکەی پاقلەی سوورەکراویان هێناوەتە بازاڕی سلێمانیەوە. بەخوا یەکەم جار ئەمان نەبوو سوورکراوم مە دروستی کرد لە سلێمانیە من و کوڕەکەم پاقلەی ئەوە بوو بەس بەخوا ڕۆژێ ئەگەر 5,000 ئەمە فرۆشم 20 ئەومە فرۆشم زۆر حەزی لە سوورکراوە. ڕۆژانە بای چەند پاقلە فرۆشین؟ بەخوا مەسرەفیشی زۆرە ڕۆژێ هەیە 25 30 40 هەیە 50 بەس دوو بەش مەسرەفیایە. دەستمایەی ڕۆژانەی پیشەکەی گۆڕانکاری بەسەردادێت، بەڵام زۆرجار زیاتر لە 30,000 دینار داهاتی ماندووبوونی ڕۆژانەیەتی. هاوڵاتیانیش بۆ تەنها تامکردنێکی پاقلە سوورەکراوەکەی ڕوو لە بازاڕ دەکەن و بێتامکردنی پاقلەکەی بازاڕ جێناهێڵن. پاقلەی وەستە حەسەن پاقلەیەکی خۆشە فترەکە بین ئەم گوزەرە هەموو جادەی سەردانێکن لای پاقلە خۆن پاقلەکەی پاقلەیەکی خۆشە. جا لەوەی پاقلە خواردنێکی کوردەواری ئەنجام پیاوە ترشی سروشتی پێواکە دواتر ڕووبەهەناری پێواکە وای لێکە تایبەتمەندیەکی زۆر خۆشتری بۆ دروستەکە لەبەرەوە ئینسانیش زۆرێک هەیە بە دوای خواردنی تایبەتمەندیەکان ناگەڕێ و وەستا حەسەن دیکۆ کوردی ئەفرینە ماوەی 9 ساڵە لەگەڵ خێزانەکەی هاتوونەتە سلێمانی و 7 ساڵیشە لە بازاڕ پاقلە دەفرۆشێت. بەڵام ئەوەی بازاڕی پاقلەکەی گەرم کردووە پاقلە سوورەکراوەکەیەتی لەبەر ئەوەی بەهاراتی تایبەتی بەکاردەهێنێت کە نهێنی تام و چێژەکەیەتی. ڕێزان محەممەد، کورسات نیوز.